لە هەرێمی کوردستان دابشکردنی سەبەتەی خۆراک بۆ ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن بەهۆی خۆتان نەزان بەهۆی کۆڕۆنا باری ژیانی خەڵک قورس بوو، خەڵکێکی زۆر بێکار بوون، بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە جگەلەوەی کە لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکانەوە ماوەیەکی زۆر سەبەتەی خۆراک بەسەر خێزانە هەژارەکان دابش کرا، بەڵام لە هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بەنیازە سەبەتەی خۆراک بەسەر 200,000 خێزان دابش بکە. طبعا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بڕیار و ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەم هەنگاوە کردو، بۆردێکی دروست کردووە، چەند با بڵێن نوێنەری چەند وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانی تایە پێکەوە هاوکاریەکە لە ڕێگەی پێکەوە دابەشەکرێت لە ڕێگەی قەزا و ناحیە و یەکە ئیداریەکانی پارێزگاکان بە یەکەوە پارێزگا قەزا و ناحیەکان بە یەکەوە دابەشەکەن. لەسەر ئەم بابەتە بەڕێز هۆشنگ محەممەد بەڕێوەبەری ناوەندی هەماهەنگی و قەیرانەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان میوانمە لێرە، ئێوەش سەرپەرشتی ئەم پرۆسەیەکەن. کاک هۆشنگ زۆر بەخێربەی، دەستان پێ کردووە تا ئێستا لەکوێوە دەستان پێ کردووە، لەکوێوە دەست پێەکان، پرۆسەکەمان بۆ باسکێت چۆنە؟ بەڵێ پرۆسەکە دوایەوەی کە بۆردی خۆراک ئەو خۆراکانەی لە دەرەوەی هەرێم دەستەوەەر کرد لە ڕێی کۆمپانیەکانی ناوخۆ ئامادەکرا دوو لیژنە پێکات بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ، لیژنەیەکیان لە ئاستی هەرێم لە ژمارەی کۆزارەت پێکاتیەوە کۆزارەتی ناوخۆ، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی کشتتوکاڵ و هەروەها وەزارەتی پلاندانان، دەستەی ئاماری هەرێم. وەلیژنێش لە ئاستی پارێزگا و ئیدارەکان پێکاتوە بە سەرپەرشتی جێگیری پارێزگار و جێگیری سەرۆکیەکە ئیداریەکان لە بەڕێوەبەرایەتیە پەیوەنددارەکان وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی، بەڕێوەبەرایەتی ئامار، بەڕێوەبەرایەتی بازرگانی، وەروە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ و نووسنگی وەڵامدانەوەی خەیرانەکان لە پارێزگاکانەوە. لە ژێر ئەو سەرپەرشتی ئەو لیژنانە ئێمە 2 هەفتەیە دەستمان کردووە لەگەڵ لیژنەی تایبەتی ئەنجومەنی وەزیران بۆ دابەشکردنی خۆراک بۆ پارێزگا و یەکە ئیداریەکان بەپێی ئەو بەشەی کە ژمارەی کەم دەرامەتی هاوڵاتێکە بۆیان دانراوە. بەم شێوەیە بۆ نمونە پارێزگای هەولێر 70,000 خێزان دانراوە، پارێزگای دهۆک 50,000، پارێزگای سلێمانی 50,000، پارێزگای هەڵەبجە 8,000، ئیدارەی ڕاپەڕین 12,000 و ئیدارەی گەرمیان 10,000 بۆ دانراوە. ئەوە بەو شێوازەی مەسە بنەمەیە دابەشی دەکەمە. دوای گەیشتنی ئەو خۆراکە بۆ پارێزگاکانویەکە ئیداریەکان لە لیژنەی پارێزگا دەست دەکا بە دابشکردنی ئەو خۆراکە بەسەر قەزا و ناحیەکان. و 2 هەفتەیە ئێمە دەستمان کردووە بە گەیانی خۆراک، نزیکەی سەروی 180 خۆراکەکان گەیەندرا ماڵانیان بە قەزا و ناحیەکانیش وە لە ژمارەیەک شوێنیش دەست پێکراوە. بۆ نمونە لە قەزای ناوەندی دۆک دەستکراوە بە دابشکردن، لە هەڵەبجە دەستکراوە بەشێکی لە گەرمیان. پرۆسەکە 3 ڕۆژ دەبی دەست پێکراوە، پرۆسەکەش بەردەوامە. ئینشاڵە دوای ئەو 3 ڕۆژەی جەژن و کۆتای هاتنی ئەو قەدەغەی هاتسۆ ئەو خۆراکەی ماوە لە مەخزانەکان ئێمە دەنێرین بۆ پارێزگا و یەکەی داریەکەوانیش دابەش دەکەن. و پلانێکی جوانیش دروست کراوە لە ئاستی پارێزگا و یەکە ئیداریەکان و لە هەر شوێنێک بە پێی ژمارەی سوودماندانی و خێزانانەی کەم دەرامەت ژمارەیەک وەکیل دەستنیشان کراون بەپێی شوێنی جوگرافیا، ژمانەیەک وەکیل دەستنیشان کران ئەوانەکە خۆراک داوەش دەکەن و لە ڕێی ئەوان لیست و خۆراکەکە دەدرێتە وەکیلەکان وەکیلەکان. خۆراکەکە چییە؟ لە فەردەیەک ئارد پێکاتوە، لە 2 خۆدی ئاوی تەماتە پێکاتوە، لە 5 کیلۆ نیسک پێکاتوە، وەروادە لیتر زەیت پێکاتوە کە 4 مادەی ئەساسیە بۆ خۆراک. برنج و ئەوانی دیکەیان ئەوەی تیانە ئەو 4 مادەی ئەساسی پێکاتوە دابەش دەکرێت بەسەر هەموو ئەو ناکەن کەمەکە کۆشنەوە کەمە، بەڵام تواناکار ئەوەندە لە بەردەست بوو. بۆ نمونە 10 میلیۆن دلار تەرخان کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران بۆ بۆردی خۆراک بۆی بتوانانی ئەو خۆراکە دابەش بکرێتن. و ئەو پرۆسەی کە هەڵمەتەی کە ئەنجومەنی وەزیرانیش ڕاگەیاندووە بە ناوی بەیەکەوە بەهێزین، ئەو پرۆسەیەش بەردەوامە. ئەو خۆراکە لە چوارچێوەی ئەو هاوکاریانە بوو کە پێشکەش کرابوو لەو کامپینەوە، ئەو کەمپینەیەش بەردەوامە. ئەگەر لە داهات و هاوکاری زیاتر کرا ئێمەش دەتوانین هاوکاری زیاتر وەکەی سەلەی خۆراک و پێداویستەکانی تریش ئێمە دابەش بکەین و تەرخان بکەین بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت. باشە 200,000 خێزان لەسەر چ بنەمایەک دیاریکراون؟ بنەمای ژمارەی دانیشتوان و ژمارەی مەبەستم خێزانێکی هەژار کێ دیاری کردووە؟ خێزانە هەژار و پێویستی پێ ئێوە بە لیژنەی هاوبەش دروست کرا لە ئاستی پارێزگا و لە ئاستی قەزا و ناحیەکان، لە بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی، وەروە دەستەی ئامار،
بەڕێوەبەرایەتی ئامار نووسینگە و لەم دانای قەیرانەکە هەروە سەرۆکیەکە ئیداریەکان هەستان بە نووسینی یا تۆمارکردنی ناوی هەموو ئەو کەسانەی ئەوەی پێشتر هەبوون لە یەکە ئیداریەکان هەروە تازەکردنەوەی زانیاریەکان بە تایبەتی کە ئەوانەی مەرجیان تێدا بوو مەرجی ئەو سوودمەند بن لەو هاوکاری وەکو کەسەکە سەرپەرشتیاری نەبێتن واتە دایکی پێم خۆشە مەرجەکان بڵێنێ مەرجەکان یەک خاوەنەکە سەر باوکێ یا دایکی لە دەستدابی خاوەنیەتیم بن و هیچ داهاتێکیان نەبیتن وەروە پێکە پێداویستی بیت سەرپەرشتیاری خێزان پێداویستی کەمەندام یا پێداویستی تایبەت بیتن و داهاتی نەبیتن ئەوان ئاوارەکان ناگرێتەوە تایبەت وڵاتیانی هەرێمی کوردستان ئاوارەکان ئێمە بەرنامەی ترمان هەیە و بەردەوامی شاوکاری بەرنامەکە چییە؟ و مەرجەکان دوو مەرجەکەی تریش ئەو کرێکارانە یا ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەهۆی قەدەغای هاتچۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داهات ڕۆژانەیان لە دەستدا بوو ئەوانی سوودمەندە من و ئەو هاوڵاتیانی کە کرێچینەوە داهاتیان نییە یا کەمە یا داهاتیان لە 300,000 کەمترە مانگەنە ئەوانی سوودمەند بوونیان ڕێژەی سوودمەندان زۆرە 200,000 خێزان ژمارەیەکی زۆرە وەکو هەنگاوی یەکەم باشەکە هۆشەن هیچ ناوی دووبارە چۆن با بڵێ ناوەکە وەکەڵە لە بێژنگ دراوە کە تەواو 200,000 لە بێژنگ دراوە ئەوانەی کە لیژنەکان تۆماریان کردووە ئێمە کە لیژنەی وەزاری پێکات و لە وەزارەتی ناخۆکە من نوێنەری وەزارەتی ناخۆ سەرپەرشتی لیژنەکەم دەکرد لە وەزارەتی پلاندانان دەستەی ئاماری هەرێم وەزارەتی کشت و کاڵ و هەروە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو داتایانەی کە ناردران هەموو ئێمە بۆ دەستەی ئامارمان نار کە ئەوان بەرنامەی تایبەتیان هەیە بۆ چاکردن و چێکردنی ناوەکان و دەستەی ئاماری هەرێم ئەو ناوانە هەموو پاکردەوە بۆ بنمونە دەرهێنانی ناوی دووبارە بووەکانیان ناوی لێکچووەکان لە ئاستی پارێزگاوەروە لە ئاسی قەزا و ناحیەش بە جوانترین شێوە دوای پاکردنەوەی ناوەکان ئێمە لیستی پاکراوەمان بۆ پارێزگا و قەزا و ناحیەکان نردووە ئەوان لەسەر ئەو لیستە دابەشی دەکەن باشە هیچ هێڵی تەلەفۆن و ئەوانەتان هەیە خەڵک پەیوەندی بکە ئەگەر ناوی نەنووسرا بوو مستەحەقیش بێ و بێ بە خۆی تۆمار بکە لە کێ لیژنەی لاوەکی پێکاتوە لە ئاسی پارێزگاوە لە ئاسی قەزا و ناحیەکان ئەو کەسانەی کە لەبیر کراوە یا ناوی تۆمار نەکراوە لە بە هەر هۆکارێک بێتن و مەرجەکانی تێدەیە دەتوانی تەلەفۆن بکا بۆ لیژنەکانی لەکوێ بڵاوتان کردێتەوە تەلەفۆنانەکانە لە دەستگای ڕاگەیانەکان بڵاو کراینەوە و پێشتریش لە قەزا و ناحیەکان ئەوانەی کە سەردانی خەڵکیان کردوانە خەڵک ناسراون لە بۆ خەڵک دەتوانن پەیوەندیان پێ بکەن یا بەیەکە ئیداریەکان پەیوەندی بکەن کە ئەوانەی مەرجیان تێدایە و ناویان تێدانە سوودمەند نەبووینە بۆی بتوانرێتن ئێمە ئەگەر ئەوە بەشی کرد لەوەی ناویان بنووسین ئەگەنە لە هەنگاوی دووەم تۆماریان بکەین و هاوکاریان بکەین باشەکە کۆچەنگ یەک لە ماوەی ڕابردوو ڕێکخراوەکانی خێرخوازی بۆ نمونە دەستگای خێرخوازی بارزانانی بۆ نمونە ڕوانگە هەندێک خێرخوازی دیکەش سەبەتەی خۆراکی چاکیان دابش کرد بەسەر خەڵکە ناوەکانتان لەوان ڕۆگرتەوە بۆی جۆرێ لە دووبارێتیانە بێ خەڵکێک گۆری گرێکە هیچ شێکێک لەوانی وەرنەگرت بێ ئێمە ئەوانەی کە هیچ بەمەسەوەی بگورە هیچ هەماهنگگیتان هەیە لەگەڵ ئەوان ئەو هەڵمەتەی کە ئەوان کردیان ئەوی شەر هەڵمەتێکی زۆ گرنگ بوو لە ئاسی هەرێمی کوردستان لە مانگی لە دوای قەدەغای هاتچۆوە ئەو بەپێی ئەو ژمارانەی کە لە بەدەستی ئێمە تاکو ئێستا لە سەرانسەری هەرێمی کوردستان نزیکەی 265,000 تا 270,000 سەلەی خۆراک دابەشکراوە لەلایەن ڕێکخراوەکان دەستگای خێرخوازی بارزانانی دەستگای ڕوانگە ڕێکخراوەکانی تریش لە ئاسی هەرێمی کوردستانەوەروە کۆمپانیەکانی تریش کە لە ڕێ ئەو ڕێکخراوە و ڕاستەوخۆش سەلەی خۆراکیان دابەشکەوە ئێمەش وەکو وەزارەتی ناوخۆ ناوەندی هاوبەشیەمانجی قەیرانەکە ژمارێکی زۆر ئێمە سەلەی خۆراکمان احتیاط هەبوو لە کۆگاکان لەسەر ئاستی هەرێم داوەشمان کرد کە زیاتر لە 6,500 سەلەی خۆراک بوو کۆی گشتی سەروی 265,000 سەلەی خۆراک دابەشکرا سەبارەت بە دووبارە نەبوونەوەی ناوەکان ئێمە لە سەرەتا کە و لیسانە دابش دەکران لە ڕێڕێکخراوەکان لەلایەن پارێزگاکان و نووسنگە و لەمدانەوە قەیرانەکان هەماهەنگی دەکرا بۆ ڕێبگیرێت لە دووبارە بوونەوە بەڵام ئێستا ئێمە ئەو داتایی کە هەمانە 200,000 خێزانی کەم دەرامەت بەڕاستی داتایەکی زۆ پوختەیە وەکو بنەما ئێمە دەتوانین لە ئەمڕۆوە کە ئەوانە ناوی دروستن و پشتڕاست کراینەوە لەسەر ئەو بنەمەیە هەر ڕێکخراوێک بیەوێتن هاوکاری بکاتن ئێمە لەو لیستا دەدەینە ڕێکخراوەکەی بچی بەپێ ئەو توانای هەتی لەو شوێنە دابشکە بۆی ئێمە ئەوڕۆ تۆمارمان کردووە بۆ نمونە ئەو خۆراکی ئێمە پێوەنداون بەیانی ئێمە دەتوانین هەر وەجبەی دووەم دابش بکەین لەو لیستانە بدەین ئەو 200,000 خێزانە کەم دەرامەتە و دوای ئەو لیسەماندا بە ڕێکخراوێک ناوی دێتە لە وەرگیراوانیان ئەوانەی وەرگرتووە بۆی ئێمە ئەمانجی و هاوکاری زیاتر بکەین ڕێ بگرین لە دووبارە بوونەوە و
یا هەندێک کەس لەبیر بکرێن پێیان نەدرێتن یا ناویان تۆمار نەکرابێت. کاکۆشان شتێک زۆر مهمە تەنها سنتەری قەزا و با بڵین پارێزگا و قەزا و ناحیەکان نەگرێتەوە گوندەکان خۆتەزانی ڕەنگە بارودۆخیابوریان خراپ بێ قەزا و ناحیەکان ڕەنگە چۆن ئەم تەقسیمە جوگرافیەتان کردو بۆ ئەوەی لە پارێزگایەک بگاتە زۆرترین شوێن لەو پارێزگا بەدڵنیاییەوە 200,000 خێزانە تەنها سنتەری شارەکان و قەزا و ناحیەکان نییە و خەڵکی گوندەکانیش تۆمار کراون لە هەموو هەر لە هەر چوار پارێزگا و یەکە ئیداریەکان گوندەکانیش تۆمار کراون لە ڕێ ئەو لیژنانەی کە باسم کرد کە خەڵکیان تۆمار دەکرد و سەردانی مەیدانیش کرایە بۆ زۆر شوێن بۆی دڵنیا بن و پشتڕاستکردنەوەی ناوەکانەوە هەڵمەتەش بۆ نمونە بۆ پاکتاوکردنی ناوەکان یا زیادکردنی ئەوانەی لەبیر کراون وەرەوە کارێک ناویان نەنووسرەیە ئێمە لە داهاتووشدا ناوەکان دەنووسین و ناوە تازە دەکرێتەوە وەختان چەند پێچێت تا تەواویەکەن داتان ناوە پلانتان هەیە دابشکردنەکە ئەو پەڕی هەفتەیەکی تر تەواو بەسەر هەموو قەزانایەکان و هەموو لە ماوەی هەفتەیەکدا 200,000 خێزانەکە تەواومان دەبنەوە پێشتریش وەکو باسم کرد 2 هەفتە 3 ڕۆژ دەبی لە هەندێک شوێن دەست پێکراوە تەنها پاشی ئەو 3 ڕۆژی قەدەغی هاتوو ئەو خۆراکەی کەماوە بگەینین بە قەزا و ناحیەکان و ئەوانە گەیشت و دەست دەکەن و بەرنامەیەکی جوانیش دانرایە بۆی ئەوانەی کە ناویان نووسراوە بەسند کراوە لە لیستەکاندا ئەوانە خۆراکیان بەسەدابش باسی ڕێکخراوەکانت کرد کاکۆشن هیچ ڕێکخراوێک ئامادەی دەربڕیوە سەرباری ئەو 10 ملیۆن دلاری کە حکوومەت دیاری کردو ئەویش هاوکار بێ بۆ ئەوەی لە جادەی 200,000 خێزان بێ بە 220,000 خێزان بۆ نمونە بەڵێ ئێمە زیاتر بێژمارێک باسمان کرد ئێمە ئەوەی ڕێکخراوەکان ئێستا لە بەردەوامین لە هەوڵەکانمان لەگەریان لە گفتوگۆ داینا ژمارەیەکی زیاتر ئێمە سەلەی خۆراک دابین بکەین بەتابەتی ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا دووبارە ژمارەکە بە شێوکی خێرا ساڵ هەدەداتەوە ئەوە ئیجرعاتەکانیشەوە تونتر کراون و کێشەی اقتصادی گەورەش دروست بووانی لە مەریم و عێراق و تەواوی ناوچەکە و جیهانیش بۆ ئێمە خۆمان ینی ئامادە دەکەین بە هەموو شێوەیەک لەگەڵ ڕێکخراوەکان لە خەتین بۆی بتوانین لە دوو بوار کار بکەین یەک خۆراک داویکردنی سەلەی خۆراک و دووەم کەلوپەلی پاک و خاوێنی خۆپارێزی و سێەم بەڕاستی ئەوەی کە زۆ گرنگە چۆن بتوانین بە شێک لە شێوەکان پرۆژەکان دەست پێ بکەینەوە چونکی پرۆژەکان زۆ گرنگن بە تایبەتی ئەو پرۆژانێک کە خزمەت گوزارینە لە ماوەی ڕابردوو زۆر بۆمان ڕاگرت بوون بۆ هۆی سنوورداری هاتووە ئەوانە بەڵام یەکێ دابینی سەلەی خۆراک دابینی کەلوپەلی خۆپارێزی و پاک و خاوێنی و سێم دەستپێکردنەوەی پرۆژەکان زۆر سپاس کاکۆش محەممەد بە پرسی بەڵام بەڕێوەبەری ناوەندی هەمانگی و خێرانەکان لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی سپاس بۆی لەگەڵ زۆر سپاس.